دەچمە نێو گفتوگۆیەکی توندی شۆفێرانی تەکسیەوە مشتومڕیانە لەسەر پرۆژەی تاکسیمیتەر و دانانی پێوەەر بۆ تاکسیەکانیان ئەوان دەڵێن پێش ئەوەی حکومەت ئەو بڕیارە بدات پێویستە دیراسەیەکی وردی ئەو پرۆژەیە بکات چونکە بەرزی و نزبینە نرخی بنزین گرفت بۆ ئەوان دروست دەکات و ڕەنگە کێشەکە چارەسەر نەکات. من ئەمن چەند ساڕە تەکسیداژۆ ئەمن معیشەتم لەسەر سوکانەیە داواکاریێکمانی وەکو شۆفێری تەکسیەکان لە زنێکدا بندرێت نە نەفەر مەخدور بێت لە سەعرەکە نە تەکسیەکەش مەخدور بێت بە حکمی بنزینەکە و بە حکمیەوەی جیەکان دەستنیشان بکرێت کیلۆمەترێک چەندێ باشە ئەو عادادە شتێکی باشیان لە بۆ سایق تەکسیان بەس ئەوەیە کە حکومەتیش دەبی لە بۆ بنزینی سعرێکمان لە بۆ دابنیانی بنزینەکەمان لە بۆ سابت بکە نەک ڕۆژێک بە هەزاری بی یان بە عەفسەتی بی بنزینەکەمان لۆ بکاتە سعرێکی مناسب عادادەکەش عیبین یان ئێمە کێشەمان لەگە نەفەرانیش نابێەوە دەمی کابرا سەر دەکەوی دەیبێنە بازاری. وەزیری گواستنەوە و گەیاندنی حکومەتی هەرێمی کوردستانیش سەبارە بەو پرۆژەیە دەڵێت چاوەڕێی ئەوەین کە کاری لۆگۆ و لەزگە و کارتی زانیاری تەکسیەکان تەواو ببێت کە لە ئیسادا نزیکەی 75% کارەکانیان تەواو بووە. بۆ پرۆژەی تەکسیمیتەر 5 تەندەر پێشکەش بە وزارەت کراوە بۆ ئەوەی کاری لەسەر بکەن کە تێیدا ڕەچاوی کاری تەکسی و بارودۆخی هاوڵاتیان کراوە. ئێمە 5 پرۆپۆزەڵ بە وەزارەتی گواستنەوە گاندن گەیشتیە لە چەندین وەبەرهێنەر دەربارەی دانانی تەکسیمیتەر ئەم تەکسیمیتەرە بە دڵنیاییەوە ڕەچاوی نرخی بنزین دەکاتن پەیوەرەکە دابنرێ ڕەچاوی ئەم بابەتە دەکاتن و لە هەمان کاتیشدا ئەم تەکسیمیتەرە دەبتە هۆی ئەوەی کە چیتر هاوڵاتی لەگەڵ شۆفێری تەکسی تووشی هیچ گفتوگۆیەک نەبن لەسەر نرخی کرێیەکە یاخود کرێی هاتوچوو. پرۆژەی تاکسیمیتەر پرۆژەیەکی وەزارەتی گواستنەوە و گەیاندنی حکومەتی هەرێمی کوردستانە بۆ ڕێخستنەوەی کار و پیشەی تەکسی لە هەرێمی کوردستان لە پاڵ پرۆژەکانی دیکە جێبەجێ دەکرێت کە ئامانج لێی هێنانەکایی یەکسانیە لە نێوان شۆفێری تاکسی و سەرنشینەکەیدا. سیرۆ حوسێن، کورسات نیوز، هەولێر.